دۆخی سووریا بەرەو گرژی زیاتر دەچێت و تورکیا دەستی کردووە بە ڕەشەکردن لە هێزەکانی سوپای سووریای دیموکرات هەسەدا. واشنتۆنیش دەیەوێت ڕێگری بکات لە تێکچوونی بارودۆخەکە. لە نوێترین پێشاتدا وەزارەتی بەرگری تورکیا وەشداری توندی دایە هەسەدە و داوای لێکردن کە تێکەڵ بە سوپای سووریا ببن و واز لە هەموو ئەو ڕەفتارانە بهێنن کە یەکپارچەیی وڵات دەخەنە مەترسیەوە. بەرگری تورکیا جەختی لەوە کردەوە کە هەسەدا بەڵێنەکانی خۆی جێبەجێ نەکردووە بۆ چەکدانان و تێکەڵبوون لەگەڵ دەوڵەتی سووریا. ئەمەش وەک هەڕەشەیەک بۆ یەکپارچەیی سووریا و ئاسایشی نیشتیمانی تورکیا ناوزەند کرد. وەزارەتی بەرگری تورکیا ڕاشی گەیاند ئەگەر پێویست بکات لە پێناو سەقامگیرکردن و زامنکردنی ئاسایشی تورکیادا هەموو جۆرە پشتگیریەک بۆ حکوومەتی سووریا دابین دەکەن. ئەم هۆشداریانە دوایەوە دێت لە مانگی ئازاری ڕابردوودا ڕێکەوتنێک لە نێوان سەرۆکی سووریا و فەرماندەی هەسەدا واژۆ کرا بۆ یەخستنی دامەزراوە مەدەنی و سەربازیەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بەڵام دیمەشق دەڵێت هەسەدا چەند جارێک ئەم ڕێکەوتنەی پێشێل کردووە. لەلایەکی دیکەوە گرژیەکان لە نێوان هێزەکانی حکوومەتی سووریا و هەسەدا زیاتر بوون و ڕۆژی چوارشەممەش حکوومەتی دیمەشق ڕایگەیاند لە ئۆپەراسیۆنێکدا هەوڵێکی بە قاچاغبردنی چەکیان پوچەڵ کردەوە کە لە دەوروبەری دیمەشقەوە بۆ هەسەدا ڕەوانە دەکرا. تا ئێستا لە چەند ناوچەیەکی گوندەکانی ڕەقا ڕوبەڕووبوونەوە لە نێوان هەردوو لە ڕوویداوە کە ئاماژەیەکن بۆ پشێویە بەردەوامەکان و ناکۆکیە سەربازیەکان لە ناوچەکەدا و دۆخەکە ئاڵۆزتر دەکەن. لە کۆتاییشدا ئەمریکا هەوڵە دیبلۆماتیەکانی چڕ کردووەتەوە بۆ ئەوەی ڕێگری لە سەرهەڵدانی ململانەیەکی بەرفراوان لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدا بکات. لەبارەی دۆخی سووریا و هەسەدا پەروین بولدان ئەندامیشاندی دەمپارتی بۆ ئیمراڵی ڕایگەیاند ئۆجەلان پێی وتووە کە ڕۆژاوای کوردستان یەڵی سووری منە و بەلامەوە بابەتێکی تایبەت و جیاوازە. وتیشی چەند جارێک لەگەڵ شاندی دەوڵەتانی تورکیا پێشاتەکانی لەو بارەیەوە تاوتێ کردووە. ڕۆژنامەی دە ناشناڵی ئەمریکی بڵاوی کردەوە واشنتۆن فشارەکانی لەسەر هەسەدا کەم کردووەتەوە، هەرچەندە پێشتر بەرپرسانی ئەمریکا داواکاری هەسەدایان بۆ دامەزراندنی سیستەمێکی حکومڕانی لامەرکەزی ڕەت کردبووەوە، بەڵام گۆڕانکاریەکانی ئەم دوایانە بەرەو ئەوە دەچن کە ئەمریکا پشتیوانیەکانی بۆ هەسەدا زیاد کردووە. هەسەدەش تا ئێستا سوورە لەسەر لامەرکەزیەت و پابەندە بە بڕیاری خۆبەڕێوەبەری. ئەوە لە کاتێکدایە کە پێشبینی دەکرێت هەسەدا ناچار بێت لە هەندێک لە ناوچە عەرەب نشینەکان لە ڕۆژهەڵات و چەند ناوچەیەکی بەرەمێنانی نەود بکشێتەوە. هاوکات بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئیلهام ئەحمەد، هاوسەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئیدارەی خۆسەر، سەردانی دیمەشق بکات بۆ گفتوگۆی نوێ سەبارەت بە داهاتووی هەسەدا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەڵام دیبلۆماتکارانی ڕۆژاوا پێیان وایە ئەم وتووێژانە بۆ ڕازیکردنی ئەمریکیەکانە نەک سازشکردن لەسەر بەشێک لەو خاکەی لە ژێر ڕکێفیاندایە.